بار هەڵگری مەرزەکان لە ئیدارەی گەرمیان گرت بوونەوە و داواکارن کە چیتر بار بە بار هەڵگرە تورک و فارسەکان نەدرێت. ئەمڕۆ لە دوو ڕووداوی هاتوچۆدا بەداخەوە 8 کەس گیانیان لەدەستداوە و 8 بریندارن. سڵاوتان لێبێت. ئەبێت وەزعێک بێت بەم بەفر و بارانە خاوەن پێداویستی تایبەت بی و گردبوونەوە بکەی بۆچیش بۆ نەوت. ئەمڕۆ سلێمانی بەفر لە سنتەری شارداباری بەڵام خاوەن پێداویستە تایبەتەکان تینیان بۆ هاتووە و گردبوونەوە. یەکێک لەو هاوڵاتیانە بە 1964 وت داواکاریەکە هەرنەوت نییە موچەکەمان بۆ چاک بکەن و زیانی بکەن. هەروەها دەڵێ دەرمانیشمان پێ بدەن. خاوەن پێداویستیە تایبەتەکان بۆ داواکردنی نەوتی سپی ماڵان چوونە بەردەم پارێزگای شارەکەیان بە کورتی و خێرایی داواکەی خۆیان گەیاند. شاه عوسمان جێگری پارێزگاری سلێمانی بە 1964 وت چاوەڕێ ئەەکەن بە شەنەوتی بەشەنەوت هەفتەی داهاتوو لەلایەن حکومەتی عراقەوە بنێردرێتە سلێمانی و ئەوانیش دابەشی سەر خانەوادە و کەسانی خاوەن پێداویستی تایبەتیەکەن. شۆفێرانی بار هەڵگر لە ئیدارەی گەرمیان ئەمە دووەم جارە دژی بار هەڵگرە ئێرانی و تورکیەکان گردبوونەوە ئەنجامەدەن. ئەوان ئەڵێن باری ترانزیت کاوان دەیکەن بێ ئیشی کردوون و کاسبیان بۆ ئەوان نەهێشتۆتەوە. بێبەش ئەتەم یەکێک لەو بار هەڵگرانێ بە 1964 وت ئەو بار هەڵگرە بیانیانە کاتێک دێن بارێک لەگەڵ خۆیان ئەهێنن بەڵام کە دەشگەڕێنەوە بە هەمان شێوە بە بەتاڵی ناڕۆن و ئەو نرخەی بارەکەشی پێدەبنەوە لەوە گرانترە کە ئێمە دەمان کرد وتیشی ئێمە باز و ڕسومات ئەدەینە حکومت بەڵام ئەوان هیچ بڕەپارەیەکیش نادەن. مەحموود ئەلیش بار هەڵگرێکی دیکەیە ئەڵێت مانجێکە بارم بار نەکردووە ئەگەر هەش بێت پێویستە ماوەی 2 هەفتە چاوەڕێ بکەم. بار هەڵگرەکان داواکارن لایانی پەیوەنددار چارەسەریە و کێشەیان بۆ بکەن چونکە لەم مانگەدا ئەمە دووەم جارە گرد ئەبنەوە و ئەشڵێن تا کێشەکەمان چارەسەر نەکرێت واز لە گردبوونەوە ناهێنی. ئاوڕێکی کەم لە چینی کرێکاردرایەوە و لە هەرێمی کوردستان موچەی کرێکارانی پاکەرەوە دیاری کرا کە نابێت لە 450,000 دینار کەمتر بێت و ماوەی کارکردنیشیان لە ڕۆژێکدا 8 کات ژمێرە. بەپێی نووسراوێکی ئەنجومەنی وەزیران موچەی کرێکارانی پاکەرەوە لە هەرێمی کوردستان نابێت لە 450,000 دینار کەمتر بێت لە گرێبەستی نێوان حکومەت و کۆمپانیاکان و ماوەی کارکردنیشیان لە ڕۆژێکدا 8 کات ژمێرە. ئاماژە بەوەکراوە گرنگە لە کاتی ئامادەکردنی تەندەر ڕەچاوی کرێکار بکرێت بە تایبەت کرێکارانی پاکەرەوە لە شارەوانی و شارەوانیەکان و تەندروستی کە موچەی ماگانەیان بە شێوەی ئەو نووسراوە جێگیر بکرێت. دواتر کە گرێبەست لە بەڕێوەبەرایەتی یاخود بەشە یاساییەکان ئەکرێت گرفت بۆ کرێکارانی پاکەرەوە بۆ کۆمپانیاکان یاخود بۆ کۆمپانیاکانی جێبەجێکار دروست دەبێت. بەداخەوە ئەمڕۆژ بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ پرسە لە ناو هەندێک خێزان و خەم و چوونە بەردەم نەخۆشخانە و چاوەڕوانیەکانیش بۆ بەشێک لە خێزانەکان دروست بوو بە زۆرێک لە دوو ڕووداوی جیاوازی هاتوچۆ 8 کەس گیانیان لەدەستدا و 8 دیکەش بریندار بوون. لە گەرمیان مینی پاسێک قوتابیانی دەگەڕاندەوە ماڵەوە بەڵام بەهۆی لەدەستدانی کۆنتترۆل لە نزی گوندی ئازادی ناحیەی مەیدان وەرگەڕا و لە کۆی ئەو حەوت قوتابیەی لە ناو مینی پاسەکە بوون 6یان بریندار بوون. بەڵام ئەو ڕووداوە هاتوچۆی لە نزیک قەزای خاڵسی نزیک بەغدا ڕوویدا لەوەی یەکەمیان سەخت و قڕستر بوو چونکە بەهۆی پێکدانی 2 ئۆتۆمبیل 8 کەس گیانیان لەدەستدا و 2 کەسیش بریندار بوون. محەممەد عەبدوڵڵا وتەبێژی هاتوچۆی پارێزگای دیالە بە 1964 وت 5 لەوانەی گیانیان لەدەستداوە ئەندامی یەک خێزانن دانیشتووی قەزای خاڵستن و زیارەتکاری شیعە بوون و دەیانویست بەرەو بەغدا بچن. بەڕێزان کار و دەستەبەری کۆمەڵایەتی کە سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە دوکانداران و کاسبکاران ئاگادار ئەکاتەوە ئەو لیژنانەی کە لە بەڕێوەبەرایەتیەکەیان ئەچن بۆ چاودێری بازار ئەڵێ بەهۆی نیشانەیەکەوە بیان ناسنەوە. نیشانەکە چیە؟ ناسنامەیەکی تایبەتیان هەیە. ناسنامەکەیان بۆ دروست کردوون وێنەی ناسنامەکەشیان بڵاو کردوتەوە بۆ ئەوەی ئەو دوکاندارانەی کە یەکێک بە ناوی لیژنەی کار و کاروباری کۆمەڵایەتی سەردانیان ئەکات داوای ناسنامەکەی لێ بکەن ئەگە ناسنامەکەی هەڵنەواسی بێ. ئەوە زۆری ناسنامەکەیەتی بەڕێوەبەرایەتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی ئەڵێ بۆ ئەوەی دوکانداران دوور بن لەوەی کە یەکێک بێ ساختەکاریان لەگەڵ بکات. دیارە پێشتر ئەو حاڵەتانە ڕوویداوە بۆ ئێوە
باس ئەەکەن ئەڵێ ئەو زۆرە ناسنامەیە تایبەتە بەو لیژنەی کە دێن سەردانی دوکاندار و کاسبکاران ئەەکەن ناسنامەکانیش تاکو و سیویەکی دوازدەی ئەم ساڵ 2026 ماوەکەی باڵێن کاری پێ ئەکرێت. جا لەسەر دوکانداران و کاسبکارانە هەر لیژنەیەک بە ناوی کاروباری کۆمەڵایەتی یاخودکار و دەستەبەری کۆمەڵایەتی کە سەردانی کردن ئەگەر ناسنامەکەشیان نەدیت ئەتوانن داوای ناسنامەکەی لێ بکەن. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەمولایەکتان.